بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برجێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی قیامەت. سلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. ئازیزانم، خۆشەویستانم، خۆشحاڵ بووم ئەو زارش خوا تەمەنی پێبەخشیم کە زارێکی تر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بگەمەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. ئێمەوە باسی خۆراکی دڵ دەکەین، باسی ئەو خۆراکانە دەکەین، ئەو هێز و قووەتانە دەکەین کە بەڕاستی دڵ بە قووەت دەکا، بۆی دڵ زۆر بە چستی و بە چالاکی بتوانی لە مەقاماتی عوبودیەتدا زیاتر هەوڵ و کۆشش بکە بە ئومێدی ئەوەی بگات بە مەقامی مشاهدە و مەقامی ئەحسان ئینشاء الله. یەکێک لەو خواردنە هەرە پێویستیانەی کە بەڕاستی قەلب و ژیان پڕ نور و بەرەکەت دەکا، سەڵەوات لێدانە لە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئازیزانم، بەڕاستی ئەوەی ژیاننامەی پێغەمبەری خوا بخینتەوە صلی الله عليه وسلم بەڕاستی عاشقی دەبێ، بەڕاستی پێغەمبەری خوای وەی لێدێن لە هەموو کەسێکی خۆشتر بوێ، چکە پێغەمبەری خوا ئەفەرمێ عليه الصلاة والسلام، ئەفەرمێ ئیمانی کەستان کامڵ نابی حتا ئەمنی خۆشتر نەوێ لە هەموو کەس. لە بەڕاستی بۆی بەڕاستی پێغەمبەرت خۆش بوێ صلی الله عليه وسلم و چاکە و پیاوەتی و شەهامەتی و ماندی بوونی ئەو پێغەمبەر عليه الصلاة والسلام بزانی چی کردووە بۆ تۆ، بۆ ئەو ڕێگەی هیدایەتەی تۆ، بۆ ئەو خێر و خۆشی کە تۆ تێدای، ئەبێ بەڕاستی بە وردی لە ژیاننامەی ئەو پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام بکۆڵیتەوە کە ژیاننامەکەت خیندەوە، اینجا ئەزانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم چی کردووە بۆ تۆ، چەندە غەمبار بووە بۆ تۆ، چەندە حەریص بووە لەسەر تۆ کە تۆ تووشی جەهەنەم نەبی، کە تۆ تووشی ناڕەحەتی و ناخۆشی نەبی، بەڵکو ژیانێکی شایستەی بەخۆت هەم لە دنیاە هەم لە قیامەت هەت بێ. بۆیە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم دەفەرمێ حاڵی من و ئومەتەکەم وەکو کەسێک وایە کە ئاگرێکی کردبیتەوە، من هاتووم ئەوها خۆم دایتە سەر ئاگرەکە لەبەر ئەوەی هەندێک کەس هەندێک لە پەروانە و هەندێک لە پەپولە و هەندێک لە مێش و مەگەز وایە تەبیعەتیان وایە یەکسەر لە بۆ ئاگرەکەی دێن کە خۆیان بە ئاگرەکەیدا بدەن بسووتێن، زامنیش خۆم بەسەر ئەو ئاگرە داوە بەس بۆ ئەوەی ئێوە دوور بکەونەوە و نەسووتێن بەو ئاگرە. سبحان الله، بزانە ئەو وەسفە دەقیقەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بە ئاگردا داوە، خۆی تووشی هەزاران ناڕەحەتی و ناخۆشی و ئەزیەت و ئازار دەکا بەس لەبەرەوەی ئەتوو نەسووتەی، بەس لەوەی ئێمە بەبێ عەقڵی خۆمان تووشی جەهەنەم نەکەین، لە بێ مێشکی خۆمان تووشی و ئاگرە نەکەین، بلەکەم تەرخەمی خۆمان تووشی و عەزابەی خوای گەورە نەکەین. سبحان الله، خۆی بە ئاگرەکە داوە، ئەوها لێ ناگەڕێ، هاوار دەکا خەڵچینە دوور کەونەوە، ئەوە ئاگرە ئەتا سووتێنی لێی دوور کەونەوە. سبحان الله، ئەخەت چۆن ڕوح و جانت بە قوربانی ئەو پێغەمبەرە ناکەی صلی الله عليه وسلم کە هەم لە دنیا هەم لە قیامەت غەمی تویتی. سبحان الله، حتا لە ناو گۆڕیشدا ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام ئاگای لە ئەعمالی ئومەتیتی. پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم، دەفەرمی حیاتی خەیر لەکم ومەماتی خەیر لەکم، دەفەرمی ژیانم هەمووی خێر و بەرەکەتە بۆ ئێوە و مردنیشم خێر و بەرەکەتە لە بۆ ئێوە. یەک لە سەحابەکان فەرمی یا رەسوول الله صلی الله عليه وسلم، ڕاستە ژیانت هەموو خێر و بەرەکەت بوو،
بەڕاستی ئێمە لە تاریکی دابوون بەسای تو هاتینە ڕووناکی، ئێمە لە زوڵم مستەمدا بووین بەسای تو گەیشتینە عەدالەت و دادپەروەری، ئێمە لە ڕق و قینەدا بووین بەسای تو گەیشتینە برایەتی و خۆشەویستی، هەرچی ژیان بوو نەمان بوو تۆ فێرە ژیانت کردین. یا رسول الله چۆن مردنت خەیر و بەرەکەتە، مردنت تاسەیە، مردنت کارەساتە، مردنت ناڕەحەتترین شتە بۆ ئێمە، چۆن دەڵێ کە مردنم ڕەحمەت و بەرەکەتە لە بۆ من. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جواب دەداتەوە دەفەرمی کاتێک کە مردم ئەعمالی ئومەتم عەرزم دەکرێت، ئەوە عەرزم دەکرێتن، دەفەرمێتن ئین ڕەئەیت فیه خەیرا، ئەگە بەڕاستی ئەعمالی ئومەتم کە عەرزم کرا هەموو خەیرم دید، خۆشم دید، شادیم دید، برایەتیم دید، تەبایم دید، خزمەتکاری ئیسلام بوون، خزمەتکاری خەڵک بوون، دادپەروەر بوون، بەیتان لەگەر خوا و خەڵک باش بوو، حەمەدتو الله، سوپاسی خوای گەورە دەکەم، سوپاسی خوای گەورە دەکەم کە ئومەتەکەم لا یەزال بخەیر، دەسە خێرم بەجێهێشتۆن. ئەمما ئیدا ڕەئەیت غەیرە ذالک، ئەمە ئەگەر وەم نەدیت، گوناحم دیت، بێسەروبەریم دیت، زوڵمم دیت، سەم دیت، پشت تێکردنم لە یەکتر دیت، دوعا دەکەم خوای گەورە لە گوناحتان خۆش بی، ئیستەغفەرت لەکم، داوای لێ خۆشبوون لە خوا دەکەم کە خوا لێتان خۆش بی. سبحان الله، ئەمە چ پێغەمبەرێکە یا ڕەب، ئەمە چ پێغەمبەرێکە هەیتمان، ئەو نیعمەتە ئەو فەزڵەی کە ئەتوو بە من بەخشیوە. جا بۆیە بەڕاستی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام هەتا ژیان هەر لە پێناوی ئێمە ژیان، لە پێناوی خۆشی ئێمە، شادی ئێمە، بەرزی ئێمە، عزەتی ئێمە، سەرکەوتنی ئێمە، و هەروە لە قیامەت لە ناو گۆڕیشدا هەر غەمی ئێمەیتی، لە قیامەتیش وەڵڵاهی بەس غەمی ئێمەیتی، وەڵڵاهی لە قیامەتیش هەر دەفەرمی ئومەتی، خوای ئومەتەکەم سەلامەتکە، خوای ئومەتەکەم حفظکە، خوای ئومەتەکەم لێیان خۆش بە و مەیان سوتێنە. سبحان الله، کاتێک کە ئینسان بەم شێوە مامەڵە لەگە پێغەمبەری خوا دەکا عەلەیهی سەڵات وسەلام، ڕوح و جان و وجودی دەبتە ئەو پێغەمبەرە، هەموو عشق و ئەوینی دەبتە ئەو پێغەمبەرە صلی الله عەلەیه وسەلەم. بۆیە ئەبێ زۆر سەڵەواتی لەسەر لێدەی، چکە ئەم سەڵەواتە هێز و قووەتت ئەداتە دڵی، بەڕاستی نور ئەداتە دڵت، نور ئەداتە ژیانت، بەرەکەت ئەخاتە ژیانت. بۆیە بەبیستانە کە پێم گوتم هەر کەسێک یەک سەڵەواتی لێدا خوا چوار بەرەکەتی پێ ئەبەخشی، چوار بەرەکەت. تمان یەکەمین خوای جەلە وعەلا بە گەورەی و عەزەمەتی خۆی دە سەڵەواتە لەسەر لێ دەدا. دووەمین خوا دە پلەت بەرز دەکاتەوە. سێمین خوا دە گوناح لەسەر ڕەش دەکاتەوە. چارەمین خوا دە خێری لە بۆ دەنووسی بە یەک سەڵەواتی. سبحان الله، جا ڕۆژی جومعە، شەو ڕۆژی جومعە سەڵەواتەکان ڕێک عەرزی پێغەمبەر دەکرێت صلی الله عەلەیه وسەلەم. پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمی لە شەو ڕۆژی جومعە سەڵەواتەکان بۆ من بنێرن فإن صلاتكم تعرض علي. سبحان الله، يعني أركسك طبعا علماء فرموتيان كم ترين صلوات كلي بدي لروج الشويك ده 300 صلوات، ذا هي 1000 هي 2000 صلوات لسر پیغمبر لي ده صلى الله عليه وسلم. ذا كوات كاتي كاتو او صلوات لي ده طبعا عرضي پیغمبر ده كريد او ملائكتي شو پیغمبر افرموا عليه الصلاه والسلام كملك ملائكتنا في عندنا سياحين اواني ده سورين ده قرين ده سورين اوانا هندي كان تايبتن بوي كشو روجي جمعة چه صلوات لسه پیغمبري ليه بدا عليه الصلاة والسلام ناوي أنوسنو عرضي پیغمبري دكري صلى الله عليه وسلم. ذا إيواري جمعة كجمعة كوتاي بيدي پیغمبري خوا عليه الصلاة والسلام أو ملائكة كان دست خدمت پیغمبري خوا عليه الصلاة والسلام بيدلن يا رسول الله فلاني كوري فلان فلاني كتي فلان أو عند صلواتي لسه ده الله همو شو روجي جمعة وبكى ناوي تو لخزمت پیغمبري صلى الله عليه وسلم بخندريتوا ممكن نبري سن صلواتي لدم صحابه كاتا خزمت پیغمبري صلى الله عليه وسلم فمن يا رسول الله راسي امن دام ناوا يجلس سي روج وشوم بكما صلوات، يعني يجلس سي او وقتي كما خبرم بس صلوات لستو لدم فرمي زور باشا بلام اگه زياتر لدي خيري زياتره فرمي كواتي يا رسول الله نيوي كاتكاني كبا آقام حموي دا كما صلوات لسجاني باكت. پیغمبري خواه عليه الصلاة والسلام فرمي زور باشا اگه زياتر بكي باشتره
فەرمووی يا رسول الله صلى الله عليه وسلم ئەمن هەموو کاتەکانم بەس سەڵەوات لەسەر تۆ لێ دەدەم. دەزانین پێغەمبەر چی فەرمووی ئیذەن تەکفیکە هەمووک، تەواو هەرچی غەم و پەژارەت هەیە خوای گەورە لۆ جێبەجێ دەکا مادەم ئەتوو خەریکی سەڵەوات لێدانی لەسەرە من صلى الله عليه وسلم. ئەی چۆن سەڵەوات لێ بدەین؟ ئەبوو مەسعودی ئەنساری ئەفەرمووی لە ماڵی سعدی کوڕی معاذ دانیشت بووین، لە ماڵی سعدی کوڕی معاذ سعدی کوڕ عوبادە دانیشت بووین، مەزلیس بوو، گوتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هاتە ژۆرێ. گوتی کە هاتە ژۆرە سعدی لە کوڕێکی سعد ناوی بەشیرە، بەشیری کوڕی سعد لە پێغەمبەری پرسی صلى الله عليه وسلم فەرمی یا رسول الله دەزانی سەلامە لێ بکەین، ئەی چۆن سەڵەوات لەسەر لێ بدەین؟ پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم. فەرمووی بەو شێوە سەڵەواتم لەسەر لێ بدەن وەسەلامیش دەزانن کە چۆن سەلامم لێ دەکەن وەکو ئێوە دەزانن. سبحان الله. بزان ئەو حەدیسە خۆشەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند جوان فێرە سەڵەواتمان لێ دەکا تا من دەستوانی ئەگە کورتتریشی بکەیەوە برێ اللهم صل على محمد وعلى آل محمد. ئەمە کورتترین سەڵەوات لێدانە لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. یەک لە سەحابەکانی پێغەمبەری ناوی کەعبی کوڕی حوجرەیە ئەفەرمووی ئێمە دانیشتە بووین لە مزگەوتێ، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتە ژۆرێ، فەرمووی بەسەر مینبەرکەت، بەڵام پێش ئەوەی بەسەر مینبەرەکەی بکەویتن تاوان مینبەرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سێ قادرمە بوو، ئەفەرمووی پێی لەسەر قادرمە یەکەم دانا فەرمووی ئامی، پاشان پێی لەسەر قادرمەی دووەم دانا فەرمووی ئامی، پاشان پێی لەسەر قادرمەی سێیەم دانا فەرمووی ئامین و ڕۆی سووڕاند و سەلامی لە ئێمە کرد و وتاری خۆیدا. پاش ئەوەی کە لە وتارەکەی تەواو بوو فەرمووی ئەمیش گوتم یا رسول الله صلى الله عليه وسلم ئەوە چ بوو جەنابەت سێ جاران کە هاتێککە مینبەرەکەت بەسەر مینبەرکەتی ئامینت کرد؟ فەرمووی کاتێک کە هات بە ژۆرێ حەزرەتی جوبرائیلم لەگەر بوو بەڵام ئەسحابەکان نەیاندیت. فەرمووی کاتێک کە پێم لەسەر قادرمە یەکەم دانا حەزرەتی جوبرائیل فەرمووی یا محەممەد صلى الله على محەممەد، فەرمووی یا محەممەد بێبەش بێ لە ڕەحمەتی خوا، دوور بێ لە ڕەحمەتی خوا، ئەو کەسەی دایک و باوکەچی هەیە یان دایکەچی هەیە یان باوکەچی هەیە ئیختیارن بێتاقەتن ئەوەندە خزمەتیان ناکا هەتا خوای گەورە ئەو بەو خزمەتەی ئەم کچە ئەم کوڕە لە هەموو گوناحی خۆی بیبی باتە باش بێ. پێغەمبەر فەرمووی ئەمیش گوتم ئامین. پاشان حەزرەتی جوبرائیل فەرمووی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی لەسەر قادرمەی دووەم دانا فەرمووی یا محەممەد صلى الله على محمد وعلى آل محمد، فەرمووی بێبەش بێ لە ڕەحمەتی خوا، ئەو کەسەی مانگی ڕەمەزان دادێ ئەوەندەی خۆماندی ناکە هەتا خوا لە هەموو گوناحەکەی خۆش بی. پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم ئەمیش گوتم ئامین. پاشم کە پێی لەسەر قادرمەی سێیەم دانا حەزرەتی جوبرائیل فەرمووی یا محەممەد صلى الله على محمد بێبەش بێ لە ڕەحمەتی خوا ئەو کەسەی ناوی تۆ دێ و سەڵەوات لەسەر لێ نادا صلى الله عليه وسلم. پێغەمبەری صلى الله عليه وسلم فەرمووی ئامین. زە ئازیزانم بزانە چەند خەتەرە، واللهی ئێمە چەندەها جار ڕەحم و بەزەی و میهرەبانی خوای گەورەمان لە قیسوە چکە لە مەزلیسێک کاتێک کە ناوی پێغەمبەر هاتبێ صلى الله عليه وسلم ئێمە سەڵەواتمان لێ نەداوە. بۆیە ئەفەرمی البخيل من ذكرت عنده ولم يصلي علي أو كما قال الرسول صلى الله عليه وسلم. أفرميد رزيل أو كسيا ناوي من بيلا لايو صلواتي شمل سلينا ده. الله تخوه سون دلتان دي، تخوه سون دلتان دي ناوي أو پیغمبر الناس داره بي كنوري تاو تاجي سرمانا صلواتي لسلينا دي. تخوه أو بي أما چينيا، تخوه أما بي صفتينيا، تخوه أو نامردينيا، تخوه أما بوفاينيا، تخوه أما زفاينيا، تخوه أما برحمينيا. والله أجر إيمان كزي نبي يتسكنيا زبوية بابا وفا بن برانبر أو پیغمبرا صلى الله عليه وسلم با الأقل وكو علماء فرميان روجي 300 صلوات
لەسەر پێغەمبەری نازار لێ بدەین صلى الله عليه وسلم. بڕوا بکە هەر کەسێک ژیانی خۆی لەگەر سەڵەوات بباتە سەرێ واللهی هەموو ژیانی پڕخێر و بەرەکەت دەبی. ابن القیم جەوزی کتێبێکی هەیە ناوی جەلاء الأفهامە. ئەم کتێبەشی گەورەیە سبحان الله باسی ئەوە دەکا کە لە 41 شوێن سەڵەوات جائزە لێ بدەیت. 41 شوێن ئەمە وا دەزانی سەڵەوات هەر لە ناو نوێش هەیە لێ بدەیت یان کە ناوی پێغەمبەر دێ صلى الله عليه وسلم سەڵەواتی لێ بدەیت. نا 41 شوێن هەیە کە ئینسان دەتوانی لەم شوێنانە سەڵەوات لەسەر پێغەمبەری لێ بدا صلى الله عليه وسلم. پاشان باسی ئەوەی دەکا کە 39 فائیدە و سوود و قازانج هەیە لە سەڵەوات لێدان لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. 39 فائیدە. جا من ئەم کتێبە پێتان دەڵێم جەلاء الأفهام في الصلاة والسلام على خير الأنام. إن شاء الله بۆ خۆتان بخوێنەوە بەس إن شاء الله لە حەڵقەی داهاتوو باسی چەند فائیدەیەک لە فائیدە گەورەکانی سەڵەوات لێدان دەکەم لە بۆتان إن شاء الله. تاکو دیدار و حەڵقەیەکی تر بە خزمەتتان دەگەم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.